ژنانی دۆم لە ژیانی کۆچەریەوە بۆ نیشتەجێبوون. ژنانی دۆم یاخۆد هۆستا سەرەڕای سەختی ژیانیان و کۆچەربوونیان و خراپی بژێوی ژیانیان، بەڵام توانیویانە بەردەوامی بدەن بە ژین و ژیاری خۆیان. ژنێکی دۆم دەڵێت خەریکە قۆناغە سەختەکانی ژیانمان تێدەپەڕێنین و لە کۆچەری دوور دەکەوینەوە. فەوزی حسین تەمەن 52 ساڵ ژنێکی دۆمە لە کۆمەڵگەی ئادار لە سنووری ناحیەی فایدەی سەر با قەزای سمێل. ئاماژە بەوە دەکات کە هەر لە کۆنەوە ژنانی دۆم شان بەشانی پیاوەکانیان کاریان کردووە و هەندێک جار لە پیاوەکانیشیان زیاتر کاریان کردووە. ئەوەتی ژنانی دۆم زیاتر کاری دەستیان کردووە، وەکو دروستکردنی لانکی منداڵان، پێداویستیەکانی دروستکردنی نانی تیری وەک تیرۆک، پنە و کەوچکی تەختە و خانک و زۆر کەلوپەلی تر کە لەگەڵ پیاوەکانیان فرۆشتویانە. وتیشی ئێستا دۆخەکە کە گۆڕاوە کاری دەست لە ناو دۆمەکاندا هێشتا ماوە، بەڵام زیاتر پیاوان دەیکەن. ژنان زیاتر سەرقاڵی ئامادەکردنی خواردنی ڕۆژانە و بەخێوکردنی منداڵانن. فەوزیە ئاماژە بەوە دەکات کە ژنانی دۆم سەختی ژیانیان زۆر بینیوە، بەڵام ماوەی چەند ساڵێکە خەریکە نیشتەجێ دەبن و لە کۆچەری و گەڕۆکی دوور دەکەونەوە. ئەمەش دۆخی ژیانیانی باشتر کردووە. فەوزیە بڕوانامەی 6 سەرەتایی هەیە، بەگشتی کچانی دۆمیش چاوکراوەتر بوون و دەخوێنن. ژنانیش لە دروستکردنی خواردندا بەناوبانگن. دۆمەکان واتە هۆستا پێکهاتەیەکی سەرەکی کۆمەڵگەی کوردستانن. سەدان ساڵە وەک تیرەیە کە خاوەنی تایبەتمەندی خۆیانن لە سنووری کوردستان دەژین. ڕەنگی پێستیان ڕەشتاڵەیە و بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ژیانێکی کۆچەری و گەڕۆکیان هەبووە و لە دوای گوازرانەوەی گوندەکانی کوردستان لە سەردەمی بەعەسدا دۆمەکان ڕوبەڕووی کێشە بوونەوە و بەناچار لە چەند شار و شارۆچکەیەک نیشتەجێ بوون. لە ساڵی 2006 سەنتەرێکی ڕۆشنبیری لە کۆمەڵگەی ئادار بۆ دۆمەکانی دهۆک کراوەتەوە. سەنتەرەکە تایبەتە بە نەهێشتنی نەخوێندەواری و فێرکردنی کۆمەڵێک پیشەی وەک دوورینی جلوبەرگ، فێربوونی زمان و کامپیوتر و زۆر بواری تر کە تا ئێستا سەنتەرەکە بەردەوامە لە چالاکیەکانی. کاژین نەزیر کچێکی دۆمە و ئەندامی سەنتەری ڕۆشنبیری کۆمەڵگەی ئادارە. ئەو وتی تا ئێستا سەنتەرەکەمان 12 خولی فێربوونی کۆمپیوتەری بۆ کچان و کوڕانی دۆم کردوەتەوە. جگە لەمەش خولی نەهێشتنی نەخوێندەواری زۆرمان کردوەتەوە. ئێستا زیاتر لە 90% دانیشتوانی کۆمەڵگەی ئادار دەتوانن بخوێننەوە و بنووسن. ئەمەش هەنگاوێکی زۆر گرنگە بە تایبەت بۆ ژنان کە پێشتر بە هەر هۆکارێک بێت دەرفەتی ئەویان نەبوو بخوێنن. هەروەها ئێستا حەوژنی زۆر لێهاتوو زیرەکمان هەیە بۆ دوورینی جلوبەرگی کوردی. وتیشی ژیان بۆ ژنانی دۆم لە ڕابردوودا زۆر قورس و ناخۆش بوو. لەلایەک دەبووە لەگەڵ پیاوەکانیان بەردەوام کاریان کردایە تا داهاتێک بۆ خۆیان دابێ بکەن، لەلایەکی تر جێگر و نیشتەجێ نەبوون، هەر ماوە لە شوێنێک بوون، بەڵام ئێستا ژیانیان باشتر بووە و بەراورد بەجاران. دۆمەکان ئاستی خوێندەواریان بەگشتی نزمە. لەناو ئەواندا چەند ماڵێک پێکەوە دەژین. ئەوان پێشتر بە پێی وەرزەکان کوێستان و گەرمیانیان دەکرد، بەڵام لە ساڵی 2007ەوە بەشێکیان لە کۆمەڵگەی ئاداری ناحیەی فایدە نیشتەجێ بوون و ئێستا زیاتر لە 4000 کەس دەبن. زایر یونس نوێنەری دۆمەکانی هەرێمی کوردستان کە لە پارێزگای دهۆک دەژی وتی ئێستا ئێمە 4800 کەس لە سنووری پارێزگای دهۆک دەژین. کێشەی سەرەکیمان نەبوونی بنکەی تەندروستیە لەگەڵ خوێندنگای ناوەندی و دواناوەندی کە تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە نەکراوەتەوە. هەروەها کۆڵانەکانمان قیر نییە و کۆنکرێت نەکراوە. بە زستان بەدەست قوڵ و چڵپاوەوە گیرۆدەین و بە هاوینیش تەپوتۆز دەمان خوات. دۆمەکانی عێراق چەند ساڵێک لەمەوبەر لە ناسنامە و بەڵگەنامە فەرمیەکان بێبەش بوون و دواتر بە بڕیاری حکوومەتی عێراق لە کۆتاییەکانی ساڵی 2019ەوە بڕیاردرا ناسنامەیان بۆ دەربکرێت و ئێستا دەتوانن وەک هاوڵاتی عێراقی کارتی نیشتیمانیان بێت. لە عێراقدا ژمارەیان دەگاتە 200,000 و بە پێی ئامارێکی ساڵی 2018 لە هەرێمی کوردستان ژمارەیان گەیشتووەتە 46,000 کەس. زۆربیان لە هەولێر دەژین، پاشان لە پارێزگای دهۆک. دۆمەکان کۆمەڵگایەکی جیاوازن لە قەرەچەکان. زایر یونس سەبارەت بە پێشکەوتنی کچان و ژنانی دۆم وتی وەکو هەر ژنێکی تر ژنانی دۆم خزمەتێکی گەورەیان پێشکەش بە خێزان و کۆمەڵگەکەیان کردووە. کۆمەڵێک بەهرەی جوانیان هەیە کە بەشێکیان لە ڕێگەی بەهرەکانیان داهاتیان بۆ خۆیان و خێزانەکانیان دابین کردووە. بەشێک لە کچەکانیش لە قۆناغی ئامادەیی و زانکۆ دەخوێنن. لەبارەی سەختی ژیان لە ناو ژنانی دۆم و کاری سوالکردنیان عابید ئەحمەد ناسراو بە عابید دهۆکی کە هونەرمەندێکی ناسراوی دۆما وتی پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی ئەم ژنانە سوال دەکەن. ژنانی دۆم حەز ناکەن ئەو ژیانە بەسەر بەرن، بەڵام ئەوەندە پشتگوێ خراون کە هەر هیچ حسابێکیان بۆ ناکرێت و وەک هاوڵاتی پلەدە سەیرەکرێن. لەبەر ئەوەیشە بۆ پەیداکردنی بڕێک پارە سوال دەکەن. عابید دهۆکی کە نزیکەی 40 ئەلبۆمی گۆرانی فولکلۆری تۆمارکراوی هەیە، ئێستاش سەرقاڵی چەند کارێکی هونەری تازەیە.
ئاماژە بەوە دەکات کە دۆمەکان خزمەتێکی گەورەیان بە هونەر و ئاواز و مۆسیقا و گۆرانی کوردی کردووە. پیشەی سەرەکیشیان گۆرانی وتن بووە. ئەو وتی دۆمەکان بە پیا و ژنیانەوە لە ناو زۆرینەی خەڵکدا بەوە دەناسرێنەوە کە سەرقاڵی سەرگەرمکردنی خەڵک بوون بە تایبەت لە کاتی ئاهەنگ و شایی و هەڵپەرکێدا. وتیشی یەکەم هونەرمەندی ژن کە لە کوردستان گۆرانی وتووە لە ساڵی 1992دا بووە و لە ناو دۆمەکاندا بووە. دەنگی تۆمارکراوە و ئێستاش ماوەتەوە. ئێستا لە سنووری دهۆک 4 بۆ 5 هونەرمەندی ژنمان هەیە. هەروەها تیمێکی موزیکی ژنانمان هەیە کە دۆمن و لە بۆنەکاندا چالاکی هونەری ئەنجامەدەن.